بینەرانی کەناڵی دیمان لە پرۆگرامی سیکەسەوە سڵاوتان لێبێت. پرسیاری ئەمەڵقەی پرۆگرامی سیکە زۆر تایبەتە. بەشداربوانی ئێمە ئەمجارە گۆرانیمان بۆ دەڵێ. سەرسامی کام گۆرانی بێژی؟ کۆپلەیەکمان پێشکەش بکە. مامۆستا حەسەن زیرەک و مامۆستای گەورە مامۆستا مەزەری خاڵقی. دەستمێ دەستێ تۆکایەنە ئۆتۆمۆبیلەکەمە هەیە ئەویش هەمەی ماملێ و حەسەن زیرەکە. چەند جارم وەک هونەرمەندی زۆر ئەزیز و خۆشەویست کەمال محەممەد کەوا لەسەر کەوایە بەڕێز مامۆستا عەدنان کەریم شیلانە عزیز بوونێت نزیکە مەرجی منە لەلای من کۆنیش نابێت زەکەریا. بحلم بيك أنا بحلم بيك. سەرسامی کام گۆرانی بێژی؟ کۆپلەیەکمان پێشکەش بکە. وڵاوتم پێتمان باسم کردوە چەند جاریش سەرسامی مامۆستای گەورە هونەرمەندی گەورە خوالێ خۆش بوو مامۆستا حەسەن زیرەک. کاک سدیق، تۆ گۆرانیەکانی هونەرمەند حەسەن زیرەک خۆش دەڵێیتەوە. دەتوانی کۆپلەیەکمان پێشکەش بکەی؟ دەستمێ دەستێ تۆکایەنە دەدێ گرێمە باوەش گرمریادمێ لەوە خۆشیان ئەسمر دووە چاوی تۆ خۆش لای لای سوورە گوڵێ لای لای چۆن ڕاژێنم وەدێڕاداژێنم سێمەر ڕەدێ و ناچڵاو کێنم هیچازم هێبێدای باوان سریای پەنێجەم دێنم. گۆرانی بێژ ئەوەی ڕاستی بێت هەر گۆرانی بێژێک کە هەستت بجوولێنێ یاخود بڵێن سۆزت بجوولێنێ بۆی کە چێژ لە دەنگی وەرگری من بەڕاستی ئەو دەنگم پێخۆشە. بەڵام ئەوەی زیاتر من سەرسام بە دەنجام بەڕاستی لە ژیانم مامۆستا حەسەن زیرەک و مامۆستای گەورە مامۆستا مەزەری خاڵقی کە زۆر پێیانەوە سەرسام هەر لە مناڵی وەجێم لە گۆرانیەکانی ئەو دوو کەڵە هونەرمەندە گرتووە تاوەکو ئێستاشی لەگەڵ بێ. ئاوازە چ خۆمت بۆ دەڵێم ڕەنگە من حەق بە ئەو دوو کەڵە هونەرمەندە نەدەم ڕاستی لاساییان بکەمەوە یاخود بڵێم یەکێک لە گۆرانیەکانی ئەو دوو هونەرمەندە بڵێمەوە، بەڵام وەکو خۆم وەکو هونەرمەندێک کە کەڵکم لەو ینی سوودم لەو گۆرانی بێژانەوە وەرگرتووە وەکو ئاوازدانەرێک و موزیکژەنێک بتوانم کۆکتەیەکی بچووکتان بۆ بڵێم. یەکێک لە گۆرانیەکان شعری مامۆستا بێخود کاتی خۆی لە بۆ کاک ئەحمەد محەممەد شەریفم دانا هەم گۆرانی یەکەم جار بوو کە تۆ مناسی ڕەنگە جەنابشتان ئاشنایەتتان هەبێ لەگەڵ ئەو گۆرانیە و یەکتریان لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من کە شعری مامۆستا بێخود بوو بەشێکی بچووک. لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەندە گەڕم بێسەر و شوێن ماوە دڵی من ئەخۆ بەسێ داخێکەوە گیرساوە دڵی من ئەخۆ بەچێ داخێکەوە ئاڵایەوە دڵی من ئەخۆ بەچێ داخێکەوە سوتایەوە دڵی من ئەخۆ بەچێ داخێکەوە سوتایەوە دڵی من. وەڵای من سەرسامی دوو گۆرانی بێژم کە ئەوە بە بەردەوامی لە ئۆتۆمۆبیلەکەمە هەیە ئەویش هەمەی ماملێ و حەسەن زیرەکە. بەو دوانە زۆر سەرسامم جا لەبەرەوەیەکە من کۆپلەکە نەڵم چییە؟ کاک عەبدوڵڵا، دڵی ئێمە و بینەران مەشکێنە.
چی بڵێم و چی بکەم بۆچی قوربان بۆچی هەراکەم چیدی هەیە دنیا و تەمەنا لە خودەکەم ئەوە لەبەر دڵیتەوە بەڕێز مامۆستا عەدنان کەریم چاوەکانێ پشکۆن بڵێ سەی ئاگرن یادەکانێ بێ هاوسەرن وەک وێنەکان سەودا سارن سەرسامی چ گۆرانی بێژێکی؟ وڵڵی گۆرانی بێژ ئەگەر ڕاستیت گەرەکە گۆرانی بێژ لە کووردا غێر بەڵێ مامۆستا تاهیر تۆفیق باش بوو مامۆستا عەلی مەردان باش بوو ئەتر ئەمانە مەزەری خالقی و محەممەدی مام لێ دەنگیان خۆشە و دەتوانی کۆپلەیەک لە گۆرانی ئەو هونەرمەندانەی کە ناوت هێنا پێشکەشمان بکەیت؟ کەوا لەسەر کەوایە سوغمان لەسەر مەمانی کەوا لەسەر کەوایە سوغمان لەسەر مەمانی پەلی ئەو کچام بدانێ دارم کەن لە سلەیمانی پەلی ئەو کچام بدانێ دارم کەن لە سلەیمانی ئەیدا دەیدا دەیدات ئەیدا دەیدات نیا کارێ لەی شارێ نییە کارێ لەی شارێ ئەیاوار لێم بۆ تا توتیا دینار مردم لە ژێر باری غەمە بۆم بکەم چاری چەند جارم وەک قاسەمە خۆم ژەهریش بەدەست تۆ بێ ئەی خۆم ئەو من گۆرانی بێژ نیم داوای لێبوردنی ژەکەم ئەگەر خەڵکی پێی ناخۆش بوو خەتای کاک بەرزان بوو هونەرمەندی زۆر ئەزیز و خۆشەویست کەمال محەممەد من بە هەوای گۆرانەکانی ئەو گەورە بووم بە ئاوازەکانی ئەو بەردەنگی ئەو کەمال محەممەد پڕە لە یادگاری بۆ من بە تایبەتی ئەو ساڵانەی کە لە یاریگای سلێمانی واتە مەلعەبەکە کە لە بەشدارە بووین لە ئێستاڕازی ساڵانی مەکتەبەکان من تابلوی بڵێن قەتعی مەکتەبەکەم پێبوو ئەو کات لە دواناوەندی ئەحمەدی خانی بووم کە ئەسوڕێنەوە و ئیسیعرازەکە تەواو بوو دایمە بە تایبەتی ساڵی 1970 ئەو وەختە کاسێتی کەمال و کاروان باوک بوو دەرچوو بوو زۆر بۆ من پڕ بوو لە یادگاری یعنی تەمەنامە کرد ئەو کاسێتە قەت تەواو نەبێ لە 80 تەمەنامە کرد 10 سەعات بەردەوام بوویان ئەگەر مەلعەبەکە کەسیشی لێ نەمایە حەزمە کرد بە تەنیا لێوەدا دانیشم گوێم لە گۆرانەکانی کەمال و کاروان بگرتەیە زۆربەی چاپێکەوتنەکان داوای گۆرانیم لێکرێ بەڵام بڕواتان هەبێ لە دەنگی خۆم کە ئەوەنە ئیزعاج و ناخۆشە تەریقەمەوە نا کاک فەرەیدون چۆن لێ دەگەڕێن تەریق ببیتەوە بابزانین شێرزاد پۆلیس دەنگی خۆشە چەند گۆرانی بێژ هەیە ئەمن بە دەنگە چیرەسەنیاندا دەنێن یەک خوشتی بەڕێز شەهین تاڵەبانی زەکەریا عەدنان کەریم زیاد ئەسعەد ئەوانە مەرحوم هەزار ڕەحمەتی لێبێ دۆست و برادەری دائیرەم لە زەراعە حەمە زەزای بە ڕەحمەتی ئەوانە هەموو دەنجی ڕەسەنن پەیانامنەوە لەو گۆرانی بێژە قەدیمەکانیش وەکو ڕەسوولگەردی و حەسەن زیرەک و ئەوانە قوتابخانە بوون لە بۆ گۆرانی کەواتە لەو ناوانەی ناوەتهێنان کۆپلەیەک لە گۆرانەکانیان پێشکەش بکە
شیلانا عزیز بوونێت نزیکە مەرجی منە شیلانا عزیز بوونێت نزیکە مەرجی منە پێکەنین زەرد زانە بەدە حەوز دەکردیا گۆرانی بێژ لای خۆمان من بەڕاستی دیاری قەراخی وەکو کورد بەڵام وەک عەرەب من هەموو ژیانم لەگەڵ عەبدولحەلیم ژیام با گوێمان لە دەنگت بێت بزانین دەنگت خۆشە؟ جا عەبدولحەلیم هەموو گۆیانەکانی خۆشە بەڵام یەکێ لەو گۆرانیانی کە زۆر 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 خۆش بوولم تیرارا تا تا تیرارارا تیرارارا تا تا تیرارارا بحلم بيك أنا بحلم بيك وبأشواقي مستنيك گۆرانی بێژەکان زۆرن بەڵام ئەوەی کە تایبەت بێت لە لای من کۆنیش نابێت زەکەریا با گوێمان لە دەنگت بێت بزانین دەنگت خۆشە؟ ببوورە دەنگم خۆش نییە عزیزم بۆچی تۆراوی لە خۆڕا لەگەر مامۆستا تایر تۆفیقی خوا ئەفریکا زۆر ژیان من ئەوەی عەرەب بێتم فەیروزم پێ لە هەمووان گەورەترە بەخوا کاکە نیو سعاداوی گەرمیان نامێت تا تۆزێ قورگم بەربوو یاڵا ئەم سافری یاڵا ماشان دەچنە کەڵپەڕێ کۆنەکان کاکە بیڵێم ئێستا وەڵا هەموو گێتە سەرمان بەرزان پیاوی چاوە یعنی هەردەی بڵێ گۆرانەکەی کۆڵەکەکانی گۆرانی کوردی بە تایبەتی مامۆستا عەلی مەردان دەزمە دەنیاوران لە جەرگێم دەردی بێدارماو نەدەم سەرسامی چی گۆرانی بێژێکی کۆپلەیەکمان پێشکەش بکە من زۆر زۆر سەرسامم بە هونەرمەندی خۆشەویست خاتوو مەرزیە ڕەزازی گۆڕی شاد بێ و گۆڕی پڕ نور بێ و ڕۆحی شاد بێت زۆر سەرسامم عزیزم بۆچی تۆراوی لە خۆڕا چی قەوماوە دڵی تۆ بۆچی گۆڕا ئەتۆوازوو لە بیرت کردمەمان فرامۆشت نەکەم شەرێتا لە گۆڕا لە من ڕاخۆ خەتایەک ڕووی نەداوە ئەدی بێمەیلی بۆچ ڕوویدا لە تۆدا ئەسیری کازیەتا کۆتری دڵی من ئەبێ حاڵی چ بێ کۆتر لە تۆڕە ئەمن لە گۆرانی بێژەکان زۆربەی دۆست و برادرم بووینە لەگەر مامۆستا تایر تۆفیقی خوا ئەفریکا زۆر ژیان بەیەکەوە بووین و لەگەر محەممەد جەزای خوا ئەفریکا زۆر پێکەوە بووین لەگەر مامۆستا تەحسین تاهای خوا ئەفریکا زۆر پێکەوە بووین لەگەر مامۆستا سابر عەبدوڕەحمانی هەر پێکەوە بووین زۆر پێکەوە بووین لەگەر زۆربەی گۆرانی بێژەکان وەڵا یعنی پێکەوە وەڵی نازانم ئەمن گۆرانی بێژ نیمە داوە لە هەموو بینەران دەکەم ئەگەر هەرکەم و کوڕیەک هەبوو لە ئادا ئەەکەم لە دەنگم بەڵام ئەوە لەسەر داوای ئەو خۆشەویستانە گۆرانیەکی مامۆستا خەلیلوەندی هەیە زۆر تقریبان هەندێک لە خۆم نزیکە زۆر جار دەیرێمەوە لە بەرە خۆم کە دەرێ چیتە لەسەر چی کەوتووی بەقینە تەنیا جێت هێشتوم لە چۆلی ژینە یاران هەر ئاوا بەبێ بەڵێنن هەروە بێوەعد و پەیمان شیچێنن یاخۆ هەر تۆش وای تۆش لە بەختی من ڕاستی پەیمانێت لێبێتە دوژمن چیتە لەسەر چی کەوتووی بەقینە تەنیا جێت هێشتوم لە چۆلی ژینە من ئەوەی عەرەب بێتم فەیروزم پێ لە هەمووان گەورەترە دوای وەلیسا کاریگەری هەیە هەدای و وایل کەفوری لە عەرەبەکان
لە کوردەکانی ناسرە ڕێزازی و علی مەردان سێژیان لێوەردەگرم لە کۆنەکان. بەخوا کاکە نیو سعات ئاوی گەرمیان نامێت تا تۆزێ قوڕگم بەربوو. بەس گۆرانیەک تۆزێ من لە گۆرانی وتنا کەلیماتم بۆ لەبەر ناکرێ. بەس ئەتوانم مەسەلەن گۆرانیی ناوچەی خۆمان بڵێم وابزانام کاگوشاریش هەروتی بڵاهی بلنج گیان بلنی جوه اوخی بلارو لنی جوه برسی و باری کری و جان ویل بانا بو حال بجوه برسی و باری کری و جان ویل بانا بو حال بجوه ئەرێ لە خوام داوایەوێ نازەنینی بگوڵا ژاڵە بی ئەرێ لە خوام داوایەوێ چاو جوانی بگوڵا ژاڵە بی ئەرێ دایما لە عومریە ئازیزم چواردە ساڵە بی بەلەنجە گیان بەلەنجێ ئۆخەی بلار لنی جوه برسی و باری کرده و جان وی لبانا بو حال بجوه والله زیاتر ئەوڕۆ کە گەنجەکان زیاتر عەزیان لە بەستەیە ئێمە دەڵێن بند ئەوزە ئەسەن زیرەک بەستەشی زۆر خۆشیە لەسەر ئەوەی دەڕێ یاڵڵا هەم سافری یاڵڵا ماشان دەچنە کەڵپەڕێ لێوان لە مەشێندایە حتمما لا دوم دەگەڕێ دوعا بکەن ئا خوددایە مەشێن وەرناگەڕێ شەیە زەماوەندە و هەڵپەرشەی کوردان دەگەڕێ ماڵت وێران بێ فەلاک ڕەبی ماڵت وێران بێ زوو فیلت کردم فەلاک بە کوچەیدا هاتنە خوار ئەی شێو مریەم و مەلەک لە بەغدای بۆ دێنم پەشم و غەزەل و قەدەک لێواڵێ لە خۆی بدا هاڕێی بڕوە حەفت گەڕاک ئەوە ئەسەن زیرەشی بوو کۆنەکان بە تایبەتی ئەوانەی جیلی یەکەمی گۆرانی پێشکەوە توانیان بناغەچی جوان لە بۆ گۆرانی کوردیدا. با گوێمان لە دەنگت بێت بزانین دەنگت خۆشە؟ ئەگەر دەنگم خۆش ڕە بە چاوان بەڵام دەنگم وەکو بێژەر وەکو ئەکتەر زۆر خۆشە و پڕە بەڵام کە گۆرانی برێم دەنگم بەرزکەم ئەو پڕی و قووەتەی نامینی کە ئێستایت لەبەرەوە داوای لێبوردن دەکەم. من بە مەسەری خالقی وێرانە بم ئەمە حەزم لە دەنگێتی بەڵام ئاخر ئێستا من ئەدای ئەو کابرایان نەبووە مەکرێ نە هیچ شتێ بۆ خاتری خوا پیاوی چابە جا تۆ بڵێ ئەو گۆرانی بڵێ کە بۆ دەوترێت یەک کۆپلەی گۆرانی بێژ عەزیز شارۆخێڵێم و زۆر ماجوون دایمە بەلێەوە بۆڵە بۆڵێگەکەم کیژۆڵەی چاوڕاش و جوان چەندە نەرمونیانی بە چاوی ڕەشتا دیارە کە خەڵکی کوردستانی خەڵکی کەم شار و کوندی ماڵتان لەکوێیە بۆنی بارانە و بۆنی نێرگێزت پێیە ئەیتر ئەویکەی ناتوان بەرز بمەوە چونکە تەبەقەی سەوتم ناخوا ناگاتەوە ئەوە ئیحباشیەوێ سەرسام نیمە چکە من گۆرانی بێژەکان بەس گیان لێ ڕادەگرم هەر ئەو دەمەش لە بیرمە کە ئەو کاتێ پێویستیم پێەیە چکە هەتا ئێستا هیچ گۆرانێکم لەبەر نیە دوو کۆپلە بیتن هەموو یەق لەبەرمە و زیاترم لەبەر نییە گۆرانیشم پێ لەبەر ناکرێتن بەڵام حەزم لە دەنجی هەمیانە ئەسمەرێ ناسچێ جوانێ مەیلی جارانێت کوانێ لەسەر باڵای بەژنی تۆ حافز بووم لا تارانێ ئەوەش نازەمەر و دوو کۆپلم لە بیرمایە حەسەن زیرێکی خوافریکە گۆرانی بێژەکان بەڕاستی زۆرن لە کۆنەکان و لە تازەکان و لە گەنجەکان باس من خۆم فیلمێکم بۆ حەسەن زیرە کرد هەر فیلمێکی کاملم بۆ حەسەن زیرە کرد حەسەن زیرەکێکێکە لەو داهێنەرانەی کە بە شێوەیەکی جوان بێ ئەوەی خوێند بێتی بێ ئەوەی علمی مۆسیقا بزانێ بێ ئەوەی ئالەتێک بزانێ یعنی بوو بە ئیمپەراتۆری گۆرانی کوردی وە حەسەن یەکێکە لە گۆرانی بێژە خۆشەویستەکاندا دەزمە دەنیاوران لە جەرگم دەردی بێدارماو نەدەم دەزمە دەنیاران لە جەرگم دەردی بێدارماو نەدڵ مەحبوتە دڵ مەخبوتە دڵ
ماڵەکەی وێرانە دڵ باشە؟ وەڵای من زۆر سەرسامم بە ینی کۆڵەکەکانی گۆرانی کوردی بە تایبەتی مامۆستا عەلی مەردان لە ڕووی مەقامەوە بەڕاستی بلیمەتێکی زۆر گەورەیە بەڕای من ڕەنگە میلەتی کورد هێشتا نەیناسی بێ خاڵۆ خاڵۆتەن بەسێ بڵێ خاڵۆ خاڵۆ دەموابان خاڵانت مارۆ چۆ بە وەختی خۆشی تەجیلێکم کردوێ بە خاتی گۆرانەکانی مەسەری خالقی هەنا سەیژیانم چشممان بیا منو کەسوم عەدنان کەریم مەسەری خالقی مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ماملێ دەنگەمی ئەوە نییە لەسەر تۆم دشمنە دنیا قەزیە مانع الجەمعە وەکوونەیکۆن کونا جەرێگم لە 20 بەشدار بوو هەندێکیان گۆرانیان گوت و بەشێکیان نەیان گوت. بابزانین ئەو دە کەسەی ماون سەرسامی چێن و دەنگیان چۆنە. وەڵای زۆر سەرسامم بە و هونەرمەندە سەرکەوتوانەی پێشوو کۆنەکان یادیان بەخێر وەکو مامۆستا حەسەن زیرەک بە دەرەجە یەک دایما لە خوێن و دەمارمدا هاتشۆ دەکات گۆرانیەکانی هونەرە بەرزەکەی دوای ئەوش مامۆستا محەممەدی ماملێ بەس بە دەرەجەیەک مامۆستا حەسەن زیرەکی نەمە زۆر سەرسامم پێی ئەمە ما أميادم حنا صيجيانم ما أميادم حنا صيجيانم رقي حيوات وخن وسرين دوار ورا هم كونكان بتايبت مسەری خالق بەتایبەت چۆ بە وەختی خۆشی تەجیلێکم کردوێ بە خاتی گۆرانەکانی مەسەری خالقی چشممان بیا منو یاری بکن رو لحام پوشیده شد کاری بکن غیری گریان مگه کاری میشکست کار از ما نمیاد زاری بکن اون چه رفته دیگه هیچ وقت نمیاد ببورن وشەکانم تاواتی لەبەری فارسی نازانم من هەر ئاوا سەرزارێکی وتم احتیمالێکی زۆرە هەمووی هەڵە بێ ببوورە کاک عەلی بەهۆی کاریگەری پرسیارێک ئێستاش هەر چاو بە فرمێسکی بالاو کێشە دەرچین سەرسامی کامە گۆرانی بێژی کەسوم گۆرانیەکانی بەڕاستی گۆرانی ڕەسەنن یعنی ئەو ئاوازەی کە جێت لێ دەبی یعنی دەدباتە دنیایەکی تکە ئەو وشانە کە لەو گۆرانیە بەکار هاتیە هەر یەکە و بازار معنا هەیە یعنی بەڕاستی هەر لە چلایەکی تەمەشایکە هەرکوت یعنی شی بکەوە مەبەستەکە دەداتێ دەوا معنایەکە دەداتێ یعنی بێجگەلەوەی کە دەنجی و بکەسوب دەنگەک بوو یعنی ئەو دەنگە دووبارە نابتەوە وشەکانی تێکستەکەی بڵێن زائیدەن ئەو ئاوازەی کە دانرا بوو بەڕاستی هەمووی ئەوانە زۆر ڕەسەن بوون ڕۆح لێمێن وەئول یەمین ومن ينصفني منك بس طايرة عدنان كريم غتاكي وجمالون يلي سحرابم يلي سحرابم خواب بتقري باشا كذب فينا مەسەری خالقی نەوەڵڵە دەنگەمی ئەوە نییە مەسەری خالقی ئای گوڵیمە سۆیان بولیمە ئاگرێبایە دڵی من
ئاگرێبایە دڵی گۆرانی بێش وەڵا ئەو کەسێک کە زۆر جێ لە ڕادەگەرم و سەردانیشم کردووە کاک عەدنان کەریم زۆر سەرسامی ئەداکردنەکەیمە هەتا ڕۆژێک کە لە ماڵیشی بوونیانی کە وەکوو نەی لە بۆ گوتم ئەو گۆرانیە پێم گوت کە دەنگت زۆر جیاوازترە لە ستۆدیۆ گوتی ئەگەر ئەتو 101 نەبی 100 کەسی کە ئەوم پێ دەڵێ کە ستۆدیۆ حەقی دەنگم نادا زۆر سەرسامی بووم بەڕاستی گۆرانیەکانیشی بەشێک لە گۆرانیەکانی کە خۆمی تێدا دەبینەوە وەکوونەی کون کونا جەرێگم لە تاو هیجرانی تۆ بۆیە بە سۆزینەی دەسووتێم و بە ناغمەینەی دەناڵێنم. ئەم پرسیارم زۆر لێکراوە من ناتوانم بڵێم معجەبی یەک کەسم هەر جاری کام گۆرانی بێژ گۆرانێکی خۆش بڵێ گۆرانێکی خۆشی تۆمار کردبێت یا بکردێتی بە کلیپ ئیتر ماوەیەک لەگەڕاجی بوو دوای ئەوە بڕگە بچمە سەر گۆران بێژێکی کان هونەرمەندانی گەورە ئەوانەی کە بنچینەی گۆرانی کوردین ئەوانەی شانازی گۆرانی کوردین ئەوانەی کە ئێمە لە ڕوومان دێ وەکو کورد بەرهەمەکانیان بدەین بە گوێی بێگانە بدەین بە گوێی دوژمنانیشە و بدەین بە گوێی دۆستەکانیشمانە نمونونەکان لای من گۆرانی بێژە گەورەکانی ڕابردوون ئەوەی لە پێش ئەم نەوەی ئێستا مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ماملێ مامۆستا خالەقی مامۆستا تایر تۆفیق مامۆستا عەلی مەردان ئەوانە من هەمیشە گوێبیستی دەنگ و گۆرانیەکانیانە بم تووڕەمە بەخۆ و زیزم مەکە تووڕەمە بەخۆ و زیزم مەکە خوات گرێ خوات گرێ خوات گرێ خوات گرێ کە بێدەنگم وەمەزانە تاوانبارم چیم پێ کرێ کە بێدەنگم وەمەزانە تاوانبارم چیم پێ کرێ حەزێکی شێت دەم و دەست و چاوی بەست و خورشی گرتوم ناوی خواشم پێ ناوترێ ناوی خواشم پێ ناوترێ ئەوش بە خۆشەویستی ئێوە